نەخێرەوە أنور نجيب أواد شيء ما مثلا أنور مەیدانی سەردانەکانماندا بۆ هۆڵەکانی تاقیکردنەوەی کۆتایی وەرزی یەکەم ئەمڕۆ لەگەڵ بەڕێز مامۆستا دڵشاد بەڕێوەبەری گشتی وە سەرپەرشتیارانی یەکەمی پەروەردەی بنەڕەتی و ئامادەیی مامۆستا بەکر مامۆستا شەماڵ سەردانی هۆڵەکانی تاقیکردنەوەمان کرد بە مەبەستی بە دوواداشوونێک و لە نزیکەوە بە ئاگابوون لە چۆنەتی ڕۆشتنی کاروباری تاقیکردنەوە خۆشبەختانە بەڕاستی تاقیکردنەوەکان زۆر بە سەرکەوتووە لەسەر ئەو ڕێنمایانەی کە لە وەزارەت و هاتووە ئەو ڕێنمایانەی کە ئێمەمان نردون هەموو پابند بوون پێوەی لە جۆری پرسیار کە بە سیستمی گروپی ئەیوبی و لە هەندێک شوێنە ئەتوانم بڵێم سیشیان دانابوو و چاکردنی هۆڵی تاقیکردنەوەکان بە تێکەڵکردنی قۆناغەکان و دانانی کورسیەکان هەمویان پابندون و ئەو وەرەقەی سۆمایانەی کە ئێمە دروستمان کردووە بۆیان بۆ ئەوەی قوتابی خوێندکار دەستی ڕابێ لەسەر جۆنێتی پرسیار وەڵامانەوەی و گواستنەوەی بۆ سەر بەرگەکە هەموو قوتابخانە و خوێندنگاکانی ئەم سنوورەی ئێمە هەمویان پابند بوون پێوەی و وەرەقەیان داناوە و پرسیارەکانیشیان بە پێ ڕێنمایەکان نیوەی هەڵبژاردن و نیوەی بە شەرح بووە هەمویان پابند بوون پێ و دەستخۆشیان لێ دەکەین کە لەم بارودۆخەدا خۆمان دەزانین کە مامۆستا لە بارودۆخێکایە بەڵام بەڕاستیەکەی یعنی هەستێکی زۆر جوانیان هەبووە دەستخۆشیان لێ دەکەم کە هۆڵەکان یەک دقیقە لە کارەکانیان دوانە کەوتون هیوای سەرکەوتنیان بۆ خزم بە هیوای ئەوە ئینشاڵڵە بەردەوامی لەسەر کارەکانمان لە پێناو خزمەتی مناڵی پێشمەرگە و لە پێناو خزمەتی ئەم نەوەیەمانە کۆتایی وەرزی یەکەم تاقیکردنەوەکان کە دەستمان پێ کردووە لەخوا بەزیابێ هیچ کێشەیەکمان نەبووە قاع و شتەکانمان هەمووی ئامادە کردو خوێندکارەکانیش هەمویان ئامادە بوون بۆ تاقیکردنەوە و بەپێی ئەو ڕێنمایانەی کە بەدەستمان گەشتووە لە پەروەردەوە پرسیارەکان مامۆستاکان بەپێی ئەو ڕێنمایانە پرسیارەکانیان دانا و پرسیارەکانمان بۆ کۆپیکردن و ڕۆژانە ئێمە پرسیارەکانمان ناونەتوی تاقیکردنەوەی خۆیان ئەنجام ماوە بە سەرکەوتووی